وا مەزانە ڕووناچی هەموو کاتێک بەنسیبت دەبێ، وا مەزانە کاتی وا دێت فرسەتە و لە دەستی مەدا ئەجینا ذهب الله بنورهم. جاری وا هەیە ڕووناچی دێتە بەر دەرگای ماڵت، دێتە ناو ماڵت، تۆ گوێی پێ نادەی، کەڕیت، کوێریت، لاڵیت، حسابی بۆ ناکەیت، خی گەورە ئەو ڕووناچیت لێلا دەدات. کە ڕووناچیەکەی لێلادایی یەکەمیان لە تاریکیدا دەمێنیتەوە تا قیامەتت، و دووەمیشیان لا یەرجعون، قەت ناگەڕێیتەوە جاریشتر، ناگەڕێتەوە بۆ سەر ڕێگای ڕاست، ناگەڕێتەوە بۆ ڕێگای ڕاست. یعنی بۆ نمونە کاتێک کە تۆ سیارەت پێ و لایتەکان ئیش دەکات، دەتوانی بڕۆی لە شەوە زەنگدا، بەڵام وەرە کە لایتت نەما ناچاریشی بڕۆیت، ئێ بەرەو کوێ دەڕۆی؟ هەڵدەدەیرێت. بۆیە خی پەروەردگار نەیفەرموو ئاگرەکەی لێکوژانەوە، نە ئاگرەکە ماوە بۆی بیان سووتێنێ، بەڵام ڕووناچی نەما، هیچ نابینن. تۆی مسلمان براکەم لە دنیادا ئیستیفادە لە ڕووناچی قورئان بکە، ئیستیفادەی لێ بکە، مەچۆ پشتی تێ بکەیت. ئەجینا کە خی گەورە لە دەستی دایت، لێی لا دایت و لێی سەنیتەوە، بۆت ناگەڕێنێتەوە. زۆر بەمان زۆرێک لە مسلمانان ئەوە حاڵیەتی مۆبایلەکەی دەکاتەوە، بۆ نمونە دەچێتە سەر فەیسبوک، دەچێتە سەر ئینستاگرام، دەچێتە سەر ئەو بەرنامانەی کە هەیە خەڵک پێوە مەشغوڵە، ئاەتێک دێتە بەرچاوی بەپەلە بەڕێی دەکاتە سەرەوە، مەوعیزەیەک ئامۆژگاریەک، ئەمەش ڕووناچیەکە، تااقەتی ئەوم نییە، ئەوەیان باش، گۆرانیەکە سەیری دەکە، مسلسلەکە سەیری دەکە، نازانم ڕوتێکە سەیری دەکە، دوای ئەوە تەماشا دەکە، ئەها نەسیحەتێکی خێرە، بەپەلە بەڕێی دەکاتە سەرەوە، دەی بڕۆ، ئەمە چییە برام؟ ئەمە ئەوەیە کە تۆ بەدەستی خۆت ڕووناچیەکە لا دەدەیت، یعنی نامەوێت ئەوەیانم ناوێت. لە ماڵەوە سێتەلایتەکە لەبەردەستە کۆنتڕۆڵەکەی، چۆ سەر کەناڵی ئامۆژگاری، کوڕە لای دەکا کە تااقەتی ئەومان نییە گوێ بگرین لەوە وتار و مەوعیزە و قورئان، تااقەتی ئەومان لای دەدەی بیکە شتێکی تر. ڕووناچیەکە هاتە ماڵتەوە، هاتە ناو مۆبایلەکەتەوە، هاتە ناو شاشەی کەناڵەکەتەوە، تۆ لای دەدەیت، کەناڵێکی قورئانە لای دەدەیت. ذهب الله بنورهم. خی گەورە ڕووناچیەکەت لێ دەستێنێت، اینجا کوێر و کەڕ و لاڵ دەبیت. وەرە ئایا کەسێک کە کەڕ بێت هیچ نەبیستێت، کەواتە نابیستێت کەسێک لە دەوری هەیە، بانگی کەس ناکە بڵێ وەرە دەستم بگرە، چونکە نابیستێت کەس لە دەوری هەبێت. کوێریش بێت، ئایا نیشانەکانی سەر ڕێگا دەبینێ؟ لێرە وریابە خەتەرە، ئاوا نەڕۆیت، بەم شێوازە بڕۆ، لێرە هێواشی کەرەوە، لێرە پێچکردنەوەیەک هەیە کە کوێربی ئەم نیشانانە نابینێ، کەواتە هەر دەڕوا تاوەکو هەڵدەدێرێت و کۆتایی پێدێت. ئەمە نیشانەی چیە براکەم؟ ئەمە ئینسانی منافقە کە ئیسلامەکەی بینی سەرەتا چاوی ڕۆشن بۆ تێگەیشت، تۆ دەزانیت حەق کامەیە، قورئان کامەیە، ئیسلام کامەیە، بەڵام کە پشتت لێی کرد، کە حسابت بۆی نەکرد، کە قەدریت نەزانی، کە ڕاست نەبوویت، وەکو بارانی ڕەحمەت وایە حيثما أقبل استبشر الناس. هەورێک کە بارانی ڕەحمەتی پێیە ڕوو لە هەرکوێ بکە خەڵکی دڵی خۆشە بێت. ئەو مامۆستا بەڕێزە ڕوو لە هەرکوێکە خەڵکی دڵی پێ خۆشە بێت. وە چەندین مامۆستای بەڕێزی تریش لە وڵاتی ئێمە ئیستیفادەیان کردو لە عولەما، لە کتێبی و عالمە بەڕێزانە، لە مراجعەکردن و پرسیارکردن و ئامادەبوونی دەرسەکە. سيبقى اشتياقي لكم في